خەندە و کێشە باسی تاڵی ڕۆژگارە پرتە پرتی ژیان و کێشەی ماڵی سەردارە لە پرتە پرتی ژیان کاکە قالە پێشکەشکارە شەنگە کوڕێکی چاکە بەستۆزێ فەقیر حاڵە چاوشین گەلک بێزارە لە دەستی ئەم ڕۆژەگارە ناگونجێ لەگەڵ بەهار لەسەر ماڵ و پارە بەهاری ناسک و بەڕێز زۆر نازدارە کۆمیدی و بابەتی جوان هاتینەوە ئەو جارە سڵاو عەزیزان و خۆشەویستان لە ئاڵقەیەکی تری بەرنامەکەتان پێگەشتنە بەرنامەی پرتە پرت لە ئاڵقەی ئەو جارە دیارە مامسەردار و کاکە نزار شەڕیان هەیە مشکلیان هەیە ئەوجا هاتنە بۆی حەڵکەین مشکلەکەتان چی مامسەردار؟ وەڵی مشکلەی من کاچی مۆزە ئەومان نییە ئەومان نایە چارەسەرێکمان لێ بکە وەڵی ڕاست دەکا کارەبایەکەشمان باش نییە وەڵی سەلاجەی پێ دەکەین درێ چ دێتە خوارێ سەلاجەی دەکوژێنەوە جاری پانکەی پێ دەکەین پانکە مەسەلەی زستانی لۆ ئەنتیکەی تاقیمان کردەوە تێستە وەکو تێست پانکەمان پێ کرد ڕاست گوتی چ چاتە خوارێ گۆرێت ئەو هەموو کاکە بابە ڕاوە کاشی دەنگەری ئازی دامێ دەرەکاکە خۆ بەرنامەکەی بە سیاسی نییە بەرنامەکەی بە خێزانانی هەرچ مشکلە چ خێزانی هەیە مەحەڵ دەکەین کاکە مشکلێن گوت چیە لە بینە خۆتان لەسەر چ پێگنیان ئەو جار بالبەتە حەڵکەین ئەچە باو لێ پاس بەسەری کاچی پێشکەشکاریان نووسێنی هەردوو شیەکە پێشکەشە کوردی وزە عەرەبیە ئەو لە سەرداری براد پرسە بەم دەرێ موزیع بن کوردی پێشکەشکاری نەعەم ئەوێ ڕۆژە چیمە لە دیار سۆندە و گۆڕی و مزەخەی پێکردیە ئەوەیە چێ سەرداری برام گوتم بۆ سەکێت و برێ بەچم بەبیراتەوە وەڵی وە بزانی ئەو لە هەندستانە وەچمارەکە سەردەریتە دەرێەوە دەکا بەس زەمەت وام بزای لە هەندستانم ئەچە چەمەدانی شان ئەنتیکە بەستا بوو سەردارا هەیە چەکرا هەیە ئەوە ڕاکردیم شۆشی ئەوە گوتم خۆبەوەی نە ئەوە هیچ نییە ئەوە نەشم شارە کورە ئەوە دووزەرێ هیچ نییە تەنها بەستا نازڵ پێ چی چیا لە دەوی خۆی نابێت بدەمە کاکە شوێرمان دەکەین بەرام بە پێ ئەوەی تێگەشتنی زەخەی کە ڕادەچە شعرێ ئەوە پەنبەخەڵەکەتە لە دەوی خۆت نابووی وێ دەگوت بەشم بەڕەخش سەما ئاوەکە با لەبێ کاکە مشکلەکەتان چ مالەوەتە حەڵکەی زۆر مۆزوعی بەلا ڕێدامە بن دوێڕێمانی تێک دەچ بەخوا سەرمانی دەشت کاکە مشکلەکەی مەبان پێ برێ چییە؟ کارەبا عایدە حکومەتیە عایدە حکومەت باداتێ ئاو عایدە حکومەتی دیت باداتێ جێلێ خۆبراکە ئەجە با منەوەت پێ برێم کاکە ئەو سەرمانگەی ئەوە نییە هەندی مزەکە پێ کرد و نازەم و هەموو ئاوای چێ دەکەم کارەبامان زۆر ڕات بووە پارەکەمە بەستن پارەی کارەبامان دێتەوە زۆر دێتەوە زۆر بەکاربینی زۆر دێتەوە ئەجا ئەمە دەبێ ئەو مشکلێمان لۆ حەل بکە هیچ کە ئەو دەپارێمان لۆ نێنێتەوە حکومەت بێ چارەیەکی لەو برایان بکە هیچ کە ئەو دەستکاری مزەکە شتی نەکە کاکە مادەم دەستکارە مزەخەیمەکە برم با کاربان دەبێت هەڵت بڕزێنی ئەت بۆ خۆت تاڵ پێوەیە ناوی برام دەبێ ئاگاتان خۆتان بی بەس کاکەەوە بە من هەڵ ناکەی وەڵا مۆزوعە ئەگەر مشکلی خێزانیتانی مەسەڵەن گۆ پێک نەیان وارە بتان هەڵکەم وەڵی برا بەهەشت پێ برێم ترۆ قەش ناکە دەرێت کاکە ئەو نزارنیە ناوی دەبنە سەدا پلیتە پلیتە برێ چییە؟ چییە؟ ئیسۆبەینە؟ نا ئیسۆبەشە بەس وەختی خۆی فانۆسە بوو فانۆس ئێوە فانۆس پلیتیان تێر دەچێشە ئەگەر نەفتیکەم ببادەیگۆ مەتا دەکوشاوە ینی سەبەت ئەو برایمە ئەنێ پرتە پرت ئارێ وەڵا پرتە پرت ژای بەرنامەکەی مەیە زۆر عیبە زۆر ناو لە دەنێ سەدا پلیتە بۆشت گۆت و لەولاکریش تو سەرداری و سەردار پلیتەی تازەتەوە لە کۆرانێش ناوت بەت بۆ هەم خەڵک پێدرێ سەردار پلیتە کاک سەردار پلیتە مەتخی ئەوە مالەوە بکەت و مشکلەکەت چییە جوان بڕۆ نامۆزۆکەم لێت حاڵی نام جوان مشکلەکەمان هەل نەبوو کاکە تەواو سەردار پلیتە سەردار پلیتە برێ کاکە مۆزۆکەت برێ برام حەڵکە لەبوومە باسکە مەقسەد ها پێ خۆشە پێ برێ پلیتە ها پێ خۆشە ئەوکو بمانەیە پلیتە ئەت وەختە سەردار پاڵەوان نەبووی بەێ وەڵا وەڵی پاڵەوان نەما بووە سەردار پلیتە ئەجەگو برایەک دینی نەبرا بەخەتۆ هەرانە بەچکە بە براینا یعنی ئەمریکا نە ئێران نە ئیسرائیل دەرەخەتمان نایە
بشيت بين ما ناتو شري كلش كاتب يعني تزدرس او سؤال درس داعي يشير والله عملوه بامريكا وايران ايش لك نابي الو بيقنا ما دائما مشكله ثانيه والله انت نتيجه ما حضر شرمانه يعني بقى كلاس ما صعب جدك ولا لو اسمع هبوا من كتب بخا كلا اسمه كشيتوا بس ما مثلا او بريهات بينكم بمتلزمه شي جزر والله اسمعني تواونية من قصدك او بريهات دكتور ايش قصدك قبض والله هي أبي تعرف في بالبلد دكتوري ايه تشيكو أو زاري نيجو خمسة لا والله حبة شان داب يستاكن يا ماما يعني خفيف ثابت ما قدرنا ما دكتوري بخواي انا لما تحياتي انا كيس سالك ولا واسبي بريتي هاد لبيش دوكي هذا ستيك سيدانا لو خرجت بردك لا ايش بالحول زابو يا خمسة الراوة صارت سيوا متى خليناك التليفون قطعتك ما زورا بالوت جرمو ايه كل شيء لبيش دوكي هذا سيدانا بو أمني جوتم كاك بليتا بس كاك سردان أو سكي لوي ايه وتشاك حبة شان دايما خوبي رالاجي لا قبزينا ما يستخدم مع حد بيلكم لا دس بيلكم لا تريبي قلت مش قلت ولا هيك الناس مجوري لو خو كل شيء بيش تركي هذا السداد لا بيش تركي هذا السداد شوف هاد ده قزالك ده شوف ولا هم اللي يلعب وما تشني مال زيانا ما مسرد مش بيني وخو مالي أنا وقت وجوز ذاك إيه يقول لك يكون جكنا هنا بس ده بيقول بيتي بيتهامة يعني هذا زولا كل أنا والله درهم درهم تقول بيش ذاك هذا ستي خلشي برا ذاك در الراو ببليت السيوم كل ولا ما بيم شوف تاخو تقيناك أنا أو بيس بوخ أنا ما تصدق إيه ها كنا كوهانيا بعو كنا كيري والله حياتي لسه كنا كشناك عنا ولو خانة أنت تبي مع تلا ما وش عمل أي بسمية تبي تجمد مسامع هذه لا يبشر خان كنو كنا نشانك بناجي أمريكا لا تشندر لا إيران لا لا تهنا لا نقطة خوي ده أتقول لنا أو دستي نقطة كي خود بنا لا تنشتك هذا عمل الدنيا ساعة كان ما تشاوم ضعيف يعني كل يا رب شهر بخوز ذلك كان باش أنا ذلك كل ده شيء لهدف ده كل واحد هلا ده من حسب اللي ده بس لازم نقول هذا نقول يا ولا دانشة شربشة دانشة بس ما دانشة إساها إسا من حسن ذاك المات كم كأو قوتي الشريب كان أو فيك ما ودلي يا باب شنو مالي أتمنى سامس لا مالك لا مالك لا أسمع ساي كامل يا كمان ماسك استماسك من ماسك كم شيطان ولا بخش شيطاني أي عم زي إبليس يعني شنو مالك علاج تكمل نازم هو دبريا بينان خوشو يا بينان ناخوشو المهم أساسا خوشستان لو القشاتنا كوتاي ولو نما زي موضوع كتسيا زو حالنا وميك ديكو باس أي لك باس كارباي تكر إدي المهم أمو مازاني كذا أوسر دارنا يبليتيا تعالقيش تلخواتان لقل بخواتان دسبيري فرموا ماما بخير بيه فرموا إخوان وسبيكر هذيك هذا سردار والله لا أوفيسيا وفيشو يعني سردار مين بوستو أي شون فرموا ماما داودان كرت أو فيشي سردار يا بلا برو جوري يعني دركاش ده برو جوري مالي خوتا ويا ربي خواسة يا أخوة بخير بيه السلام عليكم السلام فرم بخير بك يا ربي خواسة سلامتك داني شكاك سردار شي السلام يا كاك سردار وشيت أنا والله كيف خز مقصد كونوا خزي عم قلب ما أصلا أري والله ما مسدار أقول خزان لا نهاي شهور الروي والله ناس دي أنا كيف بمونع هاي كيف داني تري هذه كاكا سردار نازم وتهم برو أوفيسي أما أوفيسي يعني عندي وخان نعم والله دي وخانة ولي يقول راح هاي ما مسدار نازم قصدك شو لما هذا أقول لك أول شيء يقول هذا مشكلة تاعنا أو هذا اللي قلنا الوتن كاكا صار سرك اللي بودا كم يستا وش الشقتي شريقي دكتوري دبي وايد يدم أو صار سرا سربي زاني تربية سيا تربية شباش من غوبك والله علاجك من دوينيا حتى أما مو جوا
زۆر چاکە ئێستا ئەلاتەکە لە بۆ دەکەم هیچ دکتۆرە ئەلاجی وای لەداجێ مەخۆشی زانی چ ئەلازەکەی من ئەو ژنەکەی دانیشە بڕێ ئافرەت ئەمە ژن مێردین ئەمە کوڕۆکەکمان هەیە ئەمە دەبی وردە وردە مەسەرەن ئەو گوڵی پێ بگەینین ئەمە دەبی بە تەبایی بە ڕەبایی لەگەیەک بژی هەموو ڕۆژە شەو هەرا ناکرێ و هەموو ڕۆژێت و ژنی ناینی خۆژن کراسک نییەت و دوو ڕۆژە لەبەر کەیسەری سێ فڕەیدی برێ مێردیش لە بۆ تۆر ئەو هایە برێ ئەو ژیانەیەک و دوو ڕۆژەکە کاتیە دەمرین ئەمە دەبی لە خۆمان خۆشەویستی بچێنین نەک ئەوها هەموو ڕۆژی بە شەڕ و بە کێشە و بە گارەگاری بەسەر ببین ئەمە دەبی ئاگامان لێک بی ئەدی ئەمرەکەم چاوەکەم خەجێ باشە باش مام قادر ئێستا دەستم لەگەریاندا دەنیشن لەگەریان دەبڕینەوە قسەی خۆشیان لەگەرەکەم و ئیشاڵڵا چارەسەر دەبی کاکە سەردار ئەتو بڕۆ خێری کە بزانە جوابش نادێ کورە خۆم لەوە داخوازی ناتیمە کورە دووسەر لە مشتێکدا کورە مشکلی خۆتانە لەو خۆتان هەڵکەن کاکە کورە گوڵۆ دەتانی و جیرانێک پێتان خۆش بی لۆ خەرێک پێتان بزانی داڕۆ قسەی لەگە بکرد دێم چاوەڕێم جار بتون ئێستا چتیان لەگەین و قسەی خۆشیان لەگەیکەم دەبڕۆ کاکە بزانم شیری یاری لا بجدينك لا تمضاني هو السبسي معها كل والله أمنيش بهم عمقنا شنبار ما قادر خيرك يا كنا هسا مجاني مجاني غصب دقري مجاني تبدا دكابين نقلة كليتها شيء أنا نقول سحايس بابا يشكا ما زي كردو لسخيرا الحمد لله فيك هاكينو يشكا سيكر يا ربي خوايا يا ربي خوايا دعاء تكبرتي ومتي محمد يا شو مشكلة شو صار الله لبي حلقي بسوق آساني وشي أوصل دارتي دقتاكو اللهم آمين خەندە و کێشە باسی تاڵی ڕۆژگارە پرتە پرتی ژیان و کێشەی ماڵی سەردارە لە پرتە پرتی ژیان کاکە قالە پێشکەشکارە شەنگە کوڕێکی چاکە بەستۆزێ فەقیر حاڵە چاوشین گەلک بێزارە لە دەستی ئەم ڕۆژەگارە ناگونجێ لەگەڵ بەهار لەسەر ماڵ و پارە بەهاری ناسک و بەڕێز زۆر نازدارە کۆمیدی و بابەتی جوان هاتینەوە ئەو جارە